پرۆگرامی پەرەپێدانی تواناکانی کار بۆ خوێندکارانی زانکۆی هەڵەبجە و چەرمە و گەرمیان بە پاڵپشتی کۆنسوڵخانەی گشتی ئەمریکا لە هەرێم بەردەوامی هەیە. ئامانجی پرۆگرامەکە ڕەخساندنی هەلی کار و دروستکردنی پرۆژەیە بۆ خوێندکاران. خولێکی ڕاهێنان بۆ دۆزینەوەی هەلی کار بۆ خوێندکاران بکەنەوە بۆ ماوەی 6 مانگ کە ئەمەش وا لە خوێندکارەکە بتوانێت کەسایەتی خۆی بنیاد بنێت و بتوانێت لە داهاتووە بێتە کەسێک کە خۆی بێتە خاوەنی کاری یاخود بتوانێت کارێکی زۆر باش و شایستە بکات لەو جێی کە لێیەتی. ئەمانە گرنگن بۆ ئەوەی ئێمە بتوانین گەنجوا لێ بکەین باوەڕ بەخۆبوونی زیاتر بێ بۆ بخوێنێت تا هۆی بێتە هۆی کە لە خوێندنە کۆمەڵێک داهاتوو بۆ خۆی بنیاد بنێت. لە هەر زانکۆیەکدا 50 خوێندکار بەشداری پرۆگرامەکە دەکەن. پشتیوانی داراییش بۆ پرۆگرامەکە لەلایەن حکوومەتی ئەمریکاوە دەکرێت. وەک خوێندکارانیش دەڵێن سوودێکی زۆریان لە پرۆگرامەکە وەرگرتووە. من بڕوام وایە ئەم پرۆگرامە سوودی زۆری ئەبێ بۆ خوێندکاران بە تایبەت بۆ ئەو خوێندکارانی کە ئەیانەوێت پەرە بدەن بە تواناکانی خۆیان یان پرۆژەی بنیادنانی کاری سەربەخۆیان لە مێشکە بۆ نازانن هاوکاری لەکوێ وەربگرن یاخود وەک بڵێ نازانن بە چ شێوازێک توانەکانی خۆیان پەرە پێدەن. بە بڕوای من ئەم پرۆگرامانە سوودێکی زۆری ئەبێ بۆیان. پرۆگرامەکە باوبەشی لەگەڵ ڕێکخراوی گەشەپێدانی ئابووری کوردستان و CIPE و زانکۆکان جێبەجێ دەکرێت. جەخت لەسەر کاری سەربەخۆ و دۆزینەوەی باشترین ئیش دەکاتەوە لە ڕێگەی دانانی پلانەوە. لە مانگی حەوت ڕاگەێنراوە و لە مانگی دەیە واژۆکراوە لەیان ڕێکخراوی سایپی ئەمریکی کۆ پشتی دارایی پرۆگرامەکە ئەکا و ڕێکخراوێکی دوو کولانی جێبەجێکاری پرۆگرام ئێمە کارەکەین لە کوردستان. پرۆگرامەکە بۆچی دیزاین کراوە یان مەبەستی پشتی پرۆگرامەکە چییە و بۆچی هەیە ئەم پرۆگرامە. پرۆگرامەکە ناوی پەرپێدانی توانەکانی کارە بۆ خوێندکارانی زانکۆ بۆ ئەوە دیزاین کراوە و مەبەستی ئەم پرۆگرامە ئەوەیە کە لە ئێستاە ڕێکخراوە خۆماڵەکان و ئەوانەی کە ناو کوردستان کارەکەن ئەو ڕێکخراوانی کە لە دەروی کوردستان کارەکەن درکیان بەوە کردووە کە هەستەکەن بۆشایەکی زۆر هەیە لە بینی ئەو توانایانی خوێندکارانی زانکۆ کە زانکۆ تەواو ئەکەن. خوێندکارەکان 72 کاتژمێر لەژێر ڕاهێنانی بەردەوام و شڕدا دەبن. وانەکانیش دابەش دەکرێن بەسەر 5 مانگی خوێندندا لە ڕێگەی ڕاهێنەرەکانەوە و لە ماوەیەکی دیاریکراودا کار لەسەر دروستکردنی پرۆجێکتەکان دەکەن و هەوڵی دەستپێکردنیشان دەدەن. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.